جەژنە بابە جەژنەدایە جەژنە بە قوربان دایک و باوک و خوشک و برا مبارەک لە هەمووتان سڵاوتان لێبێت ئەوە جژنی قوربانیش هات بەڵام تام ساتە وەختی کێمە قسەی تیاکەین کە ڕۆژی دووشەمەیە هێشتا موچەدا بەش نەکراوە کە وڵاتیان بتوانن کە هیچ نەبێت کیلۆیە نەقڵ و کیلۆیە قەیسی و جل و بەرجی ڕەنگا و ڕەنگ بۆ مناڵەکانیان بکڕن هۆکەی چییە؟ خەڵک لە چاوەڕوانی موچایە کە وەریگرێت بۆی بازار ئەوەی تر قەرەباڵەختر بێت بەر لەوەی کە دەستکەین بە بەرنامەکەشمان هیوادارین گەردنمان ئازاکەن لە هەموو کەم و کوڕێکە لە بەرنامەکە هەمان بوو بێت یاخود کە ڕۆژی لە ڕۆژانی ئێوەمان ماندوو کرد بێت بەوەی چاوپێکەوتنێکەوە سوپاس سێڕێمتانەکەین ئێوەش گەردنمان ئازاکەن بەر لە جەژن لەگەڵمان نابن موچە خۆریت؟ بەڵێ موچە دووەرگرت؟ نا تەوانەوە وەکو هەموو کەسێ هەموو چونکە خۆیان وعدیان نا حکومەت وعدیە پێش دەست معاش بە ئێستا موچیان نەیەوە ئێتر تەوان هەموو مۆزەف لە چاوەڕانی موچایە وەکو ئەش بینی بازار ئەو قەرەباڵغەی پێوە دیار نییە خۆی حەقەت جەژن بۆ ژیانی فەقیریەت بەعام زۆر کەسەیە موچەخۆرە زۆر زۆریشێ موچەخۆر نییە باقەت بەڵێ وەلا نەگرتووە زۆر کەسیژێ ئاگادارم سەر برادەری خۆی موچێوە نەگرتووە بۆ نەکبەتی جەژنە خۆ موچەخۆر نیم گوێ نایمە خۆم کابرای کاسبم بەشی ژیان ڕۆژانەی خۆم هەر پێیاکەم باش شێوەیە بێ بەسی وایە داما و بڵێن سەرگەردانە بە تایبەتی چاوەڕێی موچەکەیکە یان کرێ چییە جژنانە بەڵێ بەڵام ئەمەش نە تەسەوەر ناکەم چونکە ئەوە تا ئێستا نەدراوە جژنەکانی پێشوش نەدراوە نەگەم جژن چاوەڕێ ناکەی کە جژنانە بی تەسەوەر ناکەم ناوەڵە موچە خۆریت؟ بەڵێ قوربان موچە دووەرگرت؟ وەڵی نەوەڵا بە تەمانی شەڵا بەیانی بۆچی ئاوا موچە دواکە و ناڵێم بۆچی؟ وەڵی تر بڵم چی نازانم بڵم ئەوانی کە موچە خۆرن لە چاوەڕوانیا بن بۆم جژنەکەم لە چاوەڕوانیان وەڵی خۆی بەڕێی من تەخیر بێ باشترە چکە ئەی خۆین ماڵ مەسن پێویستی بۆ نیە کە جلێکی بۆ بڕیان زڕوی باشە مرۆ خەڵک زڕۆوی باش ئەگەر خێزانەکەشی موچە خۆر نەبێ خۆی موچە خۆرە بەڵێ موچە دووەرگرت؟ موچە وەرگرتووە بەڵێ لە چی دایرێشتۆ؟ ئێمە لە دەستگا ئەمنیەکانی شایستێمان وەڵی ئەوش کەوتوتەوە سەر ئەو دایرەیە زۆربەی دایرەکان لەسەری مانگە درێ هەنێکی لە 15 مانگە هەنێکی لە 20 مانگە کەدوستە دایرەکە جەژن بەڕێوەیە و خەڵک چاوەڕی موچاکە مەڵێ هیوادارم لە حکومەتی هەرێم موچیان بات موچە خۆریت؟ نەخێر موچە خۆری؟ بەڵێ موچە دووەرگرت؟ نا چیەکەی بۆم جەژنە؟ شکری خواگەم هیچ چاوەڕێیەکەم هەتا دوای درێژن کە نەیەن چی بکەین هەموو کات پێ جەژنیایانە بۆ ئەم جارەش بیان نەیاننا چاوەڕی جەژنانەتە کرد؟ ئەی چۆن بەڵام نەیاننا؟ نەیاننا والله لە تا ساڵانی ترا زۆر بە ینی بازار هێر هیچ نەماوە یعنی موچە وەرنەگیرە ئەروەڵا پێوی دیارە موچە دووەرگرت؟ بەڵێ بۆ سەر بە شوێ من لە سەر بۆ وەزارەت وەزارەت پێشمەرگە ئێوە وەرتان گرتووە وەڵام ئەوانی تر وەریان نەکردووە وڵی بەنسبەت موچەی فەرقی نییە ئەنی کە ئەوەی وەرگرت بێت کە ئەوەی وەری نەگرت بێت چۆن؟ ئەوی وەرگرت یا بۆ نمونە لەو سەری ماجی زیاتر پاشکەوت دەکا بەڕێ بەڵام خەڵکێکەیە مەسەن پێویستی پێێتی حەزەکە مەسەن شتێ بکڕێ بۆ مناڵەکەی بۆ جەژن تاوان بێ باشترە موچە دووەرگرت پێش جەژن؟ ماش خۆر نیم موچە خۆریت؟ بەڵێ موچە دووەرگرت؟ نەوەڵات جار وەرمان نەگرتە وەناڵێن بانقەکان تیانە پاریان تیانە کێشەی دروستەوە بەس بن ئەم ماگان سپەم بۆ دەرچوە ئیتر جارێک کێشەم نەما کەس بە وەرگرت پێێتەوە دیار بەڵێ بەڵێ بەڕێز موچە خۆریت؟ بەڵێ موچە دووەرگرت؟ بەڵێ کەی وەرەگرت؟ پێرێ موچەی شوە بوو؟ هێزەکانی پشتیوانی دوو وەزارەتی ناوخوانیە؟ بەڵێ هەنێ کەسەیە کە باڵێن حکومیەوەوانە لە داوایرەکانی تر موچاوە نەکردو هەست ناکەی کە مەزەرەرێکە لە هاوڵاتی؟
خۆی بە تەشید بەڵام درۆن و زووی کەوتووە ئەگەری هەیە دایرە هەیە پێش دایراکەوێ بەس کات تاکە دایرە هەیە پێشەکەوی دایرە هەیە دو ئاکەوێ ڕاستە جەژنە هەمومان شتەکڕین بەڵام زۆر سێرە فرۆشیارەکان کەشتەکانە فرۆشن مقەباکان فڕێن بەم شێوەی کە ئێستا ئێمە بینیم لە بەردەممانایە ئێمە بیرمان ناچێت هەرگیز باز لەوە بکەین کە چۆن ژینگە ئەم وڵاتە پارێزین یاخود چۆن دیمەنەکانی شار پارێزین لە جوانەکەی ئەگەر ڕەنگە ئێستا سەیری بکەین ناو بازاڕەکان چۆڵیش پێوە دیارە تەنانە هەندێک دوکانیش دەڕابەکانیان دایراوەتەوە ڕەنگە زانین بێتیان کە هێشتا موچەکە نەیراوە بۆ ئەمانیش دەڕابەکانیان داوەتەوە چونکە مشتەرەکان لە شەوانی پێش جەژنی قوربانە لێرە نین پێش جەژن ینی ماڵێ 15 ڕۆژ پێ جەژن مەعاشە درا بەس ئەم جەژنە بە بۆنەی مەعاش نەدراوە موچە نەدراوە بازار زۆر فەرقی کردووە لە 4 ساڵانی پێشوە ڕابە تاکید بێ بازارێکی زۆر دیارە هیچ جەژنێوەکو ئەم جەژنە نەبووە ینی بەرە جەژنانێکی تا ئێستش لە بەرە جەژنانی نەکردووە کە بازار زۆر کەس و بازار زۆر خەوە بەستر ئەگەڕێتەوە بۆ موچەکە موچە نەدراوە و موچە درەنگ کەوتووە هەندێکیان وەریان گرتووە هەندێکیان وەریان نەگرتووە وانەی کە وەریان گرتووە یەکسەریان خەرجەکەن بەس وانەی کە وەریان نەگرتووە جارە چاوەڕێی موچەن لەوانەیە قازانجێکیشی دیا بێکەم موچیان نەگرتووە واڵێن ئەنێ کەس قازانجی تا بە ناب بۆیەکەنەوە بۆ دوای جەژن نەوەڵا جاخۆ پارکۆکردنەوەی بۆ چێکەوە شتەکانی جژنەگری پێداویستەکانی جژنە بەدڵی خۆ بە ئارەزی خۆ نەکڕی کۆکردنەوە چی لەکەی نا هیچ وانێ و بەتاکیت بدرا باشتر بوو هەم بۆ بازاڕیش هەم بۆ خۆیان بۆی پێداویستەکانی جژیان بکڕەیە سڵاو لێ بێتمان و نەبی بەخێر بن سەر چاوان جەژنی خۆشان ویرۆ پرسیارێک موچە وەرگرت ناوەڵام موچەما وەرنەگرتو لە چاوەڕانی موچیانین بووی کە لەم جەژنای شڵا سەر بکەن بەرەوەڵات لە چاوەڕوانیانی وڵای ئەگەرێکی ئەڵێن ئەگەر بێت موچە خۆریت بەڵێ موچەت وەرگرت ئێشتا وەرمان نەگرتە وڵای تر بە پێی هینە قایمە دوسێ جار گۆڕاوە چەند جارێ هەڵی تیا بووە نیزامەکەی گۆڕاوە قایمە پێشتر بە کۆمپیوتەر کراوە کۆد و پلە و قۆناغی تیا بۆی سە پلە قۆناغەکان لا بردووە حەز ناکەوانی کە موچە خۆرن لێرە هاتووە زەرە دەکەنەوەی کە شتومەک بگڕن بۆ جەژن وڵای من بەنسبەت خۆم واتیان دێ نازا موچە خۆر هەیە چاوەڕی جەژنانەکە بەڵام جەژنانیان نەیەوە تا ئێستا وڵا ئەویان بێن باشترێکشە بەس بەڵێ بەس زۆر جار پێشێخن بۆی کە جێژنانە نەیە سڵاوتان لێبێت چۆنی کاکەجان سەلامەت دوێخوا موچە خۆری جەنابێت نەوەڵە کاسبم خێزانەکەشی موچە خۆرە ئەو فەرمانبەرە موچەی وەرنەگرتووە وانە وەڵام ئەمڕۆ موچایی وەرگرت دێ باش لەخوا بەزیاب بێت ئەمڕۆ موچەی وەرگرتووە هەنێک کەسێت تا ئێستا مامۆستاکان بەتایبەتی و هەنێ فەرمانبەر هەیە موچی وەرنەگرتووە هەستەکەی کە ئەمە زەرێکالەوەی کە یاخود ئەو پێدایسانی کە بۆ جەژنی کڕێت دوای ئاخرێتوانە دوایکەوێ ڕەنگە وەدی بگرێ باشترە لەو حاڵەتەیە هەم بۆ بژێوی خۆشی هەم بۆ بازاڕیش فەرق ئەکات بۆ خەڵکەکە باشترە و هەم بۆ بازاڕیش باشترە بێ لەو حاڵەتەیە دڵی خۆش خۆشترە بەڵێ چێتە بازار شتێکی پێکرێ بۆ جەژن هەم مۆزەفەکەش یا فەرمانبەرش تەرجیع بێ بۆ ئیش و کارەکانی دەردی ماڵەوە لە دای ماڵێ کونێکە گرێ لایەکە گرێ ڕاستە زۆر ڕاستە موچە خۆریت والله تقريبا والله موچەت وەرگرت ڕاستێکی وایە بۆیە ینی بیلۆ کرایەتەوە پێشتر بیرە بە زیەمە ئەهلیە بڵێن من لە ئەهلیم و هەر سەری ماگەم ئەوانی کە موچیان ئەهلیشە وەریگرن باشە خەڵکێکەیە لە جەژنا چاوەڕی جەژنانە ئاکات ئەڵێ لەگەڵ موچەکە جەژنانەیە بەڵام تا ئێستاوە چەند ساڵێکە جەژنانە وەرناگرن وەڵا خراپ نییە هەر وەکو پارە بێت و بیرێ خراپ نییە بەڵێ جەژنانە بەسی مناڵە یان حکومەت و بیامەت بەڵێ خۆر بەڵا بیرێ باشە بۆنە خۆی من وای بە باشە زانم پێش هەموو جەژنێک بە هەفتەیە پێشەوە موچەی فەرمانبەران بدرێت باشە کەمێک هەست دەکەین بازار کزە بە بۆنەی موچە نەدراوە خەڵکێکی شەیە ئەڵێ تۆ بڵی بۆم جەژنانێکمان بنێ بەڵێ زۆر کەسەیە چاوەڕێوەیە بەزی ترەوە کەوێتە سەر حکومەت جەژنانیان خۆت موچە خۆری من نەخێر لە ماڵەوە کەستا موچە خۆر نییە باوکم موچە خۆرە ئەیش وەری نەگرتوانێ وەری نەگرتن نەخێر وڵی ڕام وایە پێش جەژنە وایە موچە بدرا لە بەوەی خەڵکی موچەخۆر
پێویستی بە موچەیە بۆ جەژن سەرفیکە ئەنجا خۆشەزانی ئەمڕۆ زۆرفی وڵاتەکەمان شت زۆر گرانە هەنی پێویستە بەڕاستی لە پێش جەژنە ڕەچاوی ئەویان بکردایە کە موچە پێشکەش بدەگایە با وڵاتیان. جەناب و موچە خۆریت من قوربان بەڵێ موچە وەرگرت وڵایی بەڵێ وەرم گرتووە چۆنە وەرگرتووە لە چ فەرمانبەرێکی دارایی باش هەنێک کەس هەیە موچان وەرنەگرتووە ئەو تۆ لە دارایەکەەوە نزیکیت بەڵام هەنێک کەسێ وەریان نەگرتووە زاوەڵایی حەقە بیان درێتێ ئەڵێن زەرری شیاوە لە بازار ئەم موچە وەرنەگرتنە خەڵکیش چاوەڕانی وایە مەسم موچە وەرگێت و ئەگەر موچە زوو بدرێت لە کاتی خۆیان هەمیشە بۆ بازاریی سوادەی هەیە و خەڵکی سوادەی لەکە و تعاملی ناوبازار و کاسبەکەش سوادەی لەکاتەوە دادەیان سڵاو لەبێ تۆ موچە خۆری تۆش لە دارایی نام مامۆستام تۆ موچە وەرنەگرتووە هەستەکەی مەسەن ئەو شتانی کە تۆ پێویستە باشە باڵنی ئەگەر هاوسەرەکەت موچەی وەرنەگرتایە بۆم جەژنە چیتە کرد مەسەرە بۆ نمونە ڕاستەوە تەسیری کرۆتە سەر زۆربەی زۆری مامۆستاکان کە لەگەڵ خۆمانان هەموو هاواریان لێستاوە مۆڵێن موچەمان وەرنەگرتەوە جەژنە و پێویستی مناڵ پێویستێتی ماڵ پێویستێتی شت هەموو شتێک پێویستی کەسێ چاوەڕی جەژنانە ئەکات دایمە بەر لە جەژنەڵێ خۆزگەم جارە جەژنانیان ئەیە موچە نایە نەک جەژنانە موچەمان وەرنەگرتووە. بەیوان ئەوەی کە ڕۆژانی جەشن هەموو لایەکتان سەلامەت بن جەژنێکی خۆش بەرنە سەر ئەوانەی کە موچە شاوەر نەگرت یاخود فریای موچە نەکەوتن بۆ دوای جەژن موچەکانیان کۆکەنەوە وەکو هەندێک کەس باڵێت بەخواتان ئەسپێرم کاتێکی شاد یەکترێ بینینەوە جەژنتان پیرۆز بێت. بەر لە جەژن حەزەکەین هەرچەنە شتێکی سادەمانەیە نەقوڵێکە پێشکەش بە تو یەکەین وەکو جەژنانەیە بەخێر من جەژنی خۆشتان پیرۆز بخێر بێت جەژنتان پیرۆز جەژنی تۆش جەژنێکی پیرۆز بەڕێزی لەمون لایە باس لە تۆش جەژنتان پیرۆز جەژن لە ئێوە بە قوربان لە ئێوەش پیرۆز و لە هەموو گەلی کورد پیرۆز بێت جەژن لە تۆش پیرۆز بێت لە هەموو لایەک بەرنامەی حەزەکەین ئەمە جەژنانی ئێمەیە نەقوڵێکی سادێ و زۆر سپاس دەکەم تشەکر سپاس. كل عام وهم بألف ألف خير شعب الكردستاني وشعب العراقي أهنيه بمناسبة العيد وكل عام وهم بألف ألف خير إن شاء الله. جشن پیرۆز بێت شیرینیەک بۆ ئێوە سپاسانەکەم دەشتان ساغ بن. جەژنە تۆش پیرۆز بێت. چاواکەم دادەجان دەست خۆش دادەجان چاواکەم جەژنتان پیرۆز بێت. سپاس لێوەش پیرۆز بێت. جەژنە پیرۆز لە تۆش پیرۆز جەژنە هەم لاک پیرۆز بێت لەسەر گەلی کورد بە تایبەتی مسلمانان ئەوانێکەوە لە عەز و عەمرەنە. جەنابەت خەڵکی کوێی هەولێر لێرەوە سڵای خۆش بگەنی بە شاری هەولێری خۆشی سڵاو لە گشت خەڵکی سلێمانی بە تایبەتی هەولێر بە تایبەتی دایک و بابم خوشک و براکانم بە تایبەت خێزانەکەم ئەم لاچن جەژنێکی خۆش بەرنە سەر ئینشاڵڵا لەگەم لاشنیشە. زۆر سپاس بۆ ئێوە جەژنی تۆش پیرۆز جەژنی پیرۆز جەژنی تۆش پیرۆز چاواکەمی جەژنی تۆش پیرۆز بێ چاواکەمی جەژن لە ئێوەش جەژنیەوەش پیرۆز بێ و بە خێربێن سەرچاو باش جەژنی پیرۆز بێت جەژنی ئەوش پیرۆز بێت زۆر سپاس جەژنی پیرۆز جەژنی تۆش پیرۆز بێ نەقوڵێکەیەم بە پێشەوە بەی شەڵێم جەژنی پیرۆز بێت لێمان قبول بکەن چاواکەمی
دەست خۆش بەست جژنی پیرۆزێ جژنی ئەوش پیرۆز سپاس لە هەموو لایەک لە ئێوەش لە مولایەک هەموو لای پیرۆز بێت